بەناوی خدای گەورە و میهرەبان هەنگاوەکانی کۆنتڕۆڵکردنی بەرزی فشاری خوێن کەسێک زەختی هەیە لەوانەیە بپرسێت چۆن زەختەکەم کۆنتڕۆڵ بکەم ئایا بەس بە دەرمان کۆنتڕۆڵ دەکرێت کۆنتڕۆڵکردنی بەرزی فشاری خوێن دەتوانین دابشکەین لە بۆ دوو پۆلێن ناتوان پۆلێنکەین بۆ دوو بەش یەکەم گۆڕینی شێوازی ژیان گۆڕینی شێوازی ژیانی مانای چییە کەسەکە ئەگەر هات و وەزنی زیادە قەڵەوە خۆی زەعیف بکات ئەگەر کەسەکە چالاک نییە و وەرزش ناکات هەوڵدات وەرزشی بکات و وە کەسێکی چالاک بێ بەلایکەمەوە ڕۆژانە 25 خولەک بۆ 30 خولەک بە پێ بڕوە هەروەها خواردنی خوێ کەمکردنەوەی خواردنی خوێ بۆ کەمتر لە 2 گرام لە ڕۆژێکدا هەروەها زۆرکردنی خواردنی سەوزە میوە ماسی زەیتون ئەوانە زیاتر بکە ئەنی کێشی دابەزێنێ وەرزش بکە خوێی کەم کاتەوە چاوری کەم کاتەوە سەوزەی زیادکە ماسی واروەها سەوزە ماسی میوە و کەسێک بێ چالاک بێ بەو گۆڕینەی شێوازی ژیان جاری وا هەیە زەختی کۆنتڕۆڵ دەبێ و پێویست بە با بڵێن لایەنی تریتمنت ناکە لایەنی دەرمان ناکە ئەگەر هاتوو بەوە کۆنتڕۆڵ نەکرا ئەو جە دەچینە سەر با بڵێن لایەنەکەی تر کە لایەنی عیلاجیە لایەنی دەرمانە ئەوش بە پێدانی کۆمەڵێک دەرمان لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەوە بەو شێوەیە دەتوانین زەختەکەی کۆنتڕۆڵکەین هەم گۆڕینی شێوازە ژیانی بکات و هەمیش دەرمان بکات یعنی نە بەتەنیا دەرمانەکە بەسە نە بەتەنیا جاری وا هەیە گۆڕینی شێوازی ژیان کافیە هەردووک پێکەوە زەختەکەی کۆنتڕۆڵ دەبێت بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک میهرەبانی دڵسۆزی و لێزانی